ئەکید زۆر خۆشیان دێ. لا قوتابخانەکان هاوڵاتیان تەنها مامۆستا و بەڕێوەبەرەکە دەبینێن، بەڵام کارگوزارەکان بەشێکن لە پاکڕاگرتن و بەشێکن لە سەرکەوتنی هەر قوتابخانەیەک. ڤیددیۆیەکە بوو لە سۆشیال میدیا کە چەند قوتابیەک تاجێک دەخەنە سەری کارگوزارێک دادەیەکی کارگوزار کە دەنگدانەوەیکی باشی هەبوو. من ئێستا لەو قوتابخانەیەم دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەرەکە بکەم بزانم ینی پاڵنەری ئەم کارە چی بوو. قوربان سڵاوت دەبێت. سڵاو دەبێت، زۆر سپاس، بەخێر بێن. ئەوم بۆ باز بکە چۆن بۆ ئەو بیرۆکەتان بۆ هات بۆ شێوەیە ڕێز لێنان یعنی ڕێز لەو ئافرەت. بەخێر بێن سەرچاو. تەبیعی ئەوە وێنەیەکی بچووکە لە هەستی هاوسۆزی و مرۆڤدۆستی قوتابیانمان کە نیشانیاندا. بێگومان ئەو ڤیددیۆیە ئەو چیرۆکە لە خۆوە دروست نەبووە، بەڵکو لەسەر بنەمای ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئالان کە بەردەوام زەخر لەسەر بنەما و بەهاکانی مرۆڤدۆستی و هاو نیشتیمانی و هەروەها نیشتیمان پەروەری دەکاتەوە. لەسەر ئەو بنەمای ئێمە قوتابیانمان پەروەردە دەکەین بۆ ئەوەی لە داهاتوودا ببنە تاکێکی کارە و سەرکەوتوو لە کۆمەلگادا. بیرۆکەی ئەو ڤیددیۆیەش بەڕاستی ئەو خانمە بەڕێزە کە نزیکەی تەمەنی 6 ساڵە لە قوتابخانەکەمان بەردەوام کار دەکاتن، لای ئێمە وەکو خزمەتگوزارێک نییە تەنها بەڵکو وەکو دایکێکە. لن أستطيع أمسح دموع الفرح وإنما نسيت تعبي وهمي هنا، يعني كلش نسيت تعبي، وإنما أني مجرد أم إلهم مو عاملة أشتغل هنايا. ما دام ثقتهم بي وياي همينة وكلش يعني مرتاحة هنايا، والحمد لله أشكرهم وأشكر إدارة المدرسة على هذا الشيء. طبعا زۆر دڵی پێخۆش بوو لەبەروی ئەو لە کاتی ئیشکردن بوو چاوەڕێی و شتەی نەدەکرد کەمە سوپرایزێکی لە بۆ بکەین. ئەم وەکو ڕێنماییکاری پەروەردەی ئامادەی زانیاری لەگەر قوتابیان بێ کۆکۆ بووینەوە پلانێک دابنێن هەتا دڵی کارگوزارەکەمان خۆش بکەین، چونکە بەڕاستی ئەو کەسێکی ماندوونە ناسا و هەموو ڕۆژ پێش ئێمە دەست بەدەوام دەکا و دوای ئێمە تەواو دەبیتن. ئیدی قوتابیانیش دڵیان پێخۆش بوو و بەدەستی خۆیان تازەکان لە بۆ دروست کرد، بە خۆشەویستیەوە لە بۆیان دروست دەکرد. ئەوە جوای کرد کە کارگوزارەکەمان زۆر دڵی پێخۆش بی، هەستی بەوە کرد کە ئێمە و قوتابیان ماندیبوونەکانی بەرز دەنرخێنین و ڕێز لە کارەکەی دەگرین. قوتابیەکان خۆشیان دەوێتن؟ ئەکید زۆر خۆشیان دێ، لەبەروەی ئەمە ناوەندێکی پەروەردەیینە. پەروەردەمان لە پێش فێرکردندانەیە و قوتابیانمان فێری ئەو بەرپرسیارەتە دەکەن کە ڕێز لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بگرن و بیرۆکەی ئەویان لە بۆ دروست دەکەین کە هەمومان بێ کۆجوانی و کارگوزارەکەشمان یەکەکە لە ئەندامی خێزانی ئامادەی زانیاری. چەند ساڵە لێرەیە؟ والله وابزانم تقريبا يعني 10 ساڵ 11 ساڵە لەگەرمە ئیش دەکای لەگەر بیدایەتی دەستپێکی ئامادەیەکەمان لە کنەخۆمانە، ئێستا ئەندامەکە لە خێزانەکەمان. پێما بێ باسم پرسیارم گوتیان خەڵکی ئێرەش نییە، ینی لە هەولێر دەمێنێتەوە، بە ئەسڵ خەڵکی هەولێر نییە؟ نەوەڵە بە ئەسڵ خەرچی هەولێر نییە، خەڵکی بەغدایە بەس لێرە دەژی و یعنی تاو ژیانی سابت بۆ لێرە و چەند ساڵەکە لێرە دەژی و لە گنەخۆشمانە. باشە ئەگەر بتەوێ بە وشەیەک وەسفی بکەیت چی دەڵێ؟ ئینسانێکی زۆر لێبوردەیە و بەڕاستی شایانی ئەوەیە هەموو ڕۆژێک سوپرایزی لە بۆ بکەین و دڵی خۆش بکەین. دەتان ناوە یادی لەدایک بوونیشی بۆ بکەن؟ ئەکید ئەمە پارساڵ یادی لەدایک بوونمان لە بۆی کرد و چەندین جاری تکەش سوپرایزمان لە بۆی کردیە، بەس ئەو جارە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵاومان کردەوە ئەنی پێمان خۆش بوو ئەوی بسەلمێنین کە ئامادەیەکەمان پەروەردەی لە پێش فێرکردندانەیە، هەروەها پەیامێک بی لە بۆ کۆمەلگای کە برێن پێویستە ڕێز لە هەموو چین و توێژەکان بگرین، هەمومان بەیەکەوە جوانین و هەمومان کارەکانمان تەواوکاری یەکدیە.